بەناوی خوای گەورە سەڵاتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند ئەگەر بارودۆخی تەندروستی ڕێگا بدات دوای جەژنی ڕەمەزان دەرگاکانی ناوەندەکانی خوێندن دەکرێتەوە و پێی زانێرەکان پرۆگرامی هەردوو وەرزی یەکەم و دووەم پوخت دەکرێتەوە و پێش مانگی حەوت کۆتایی بە وەرزی خوێندنی 2020 بۆ 2021 دەهێنرێت. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین مەسلەی خوێندی ئەلکترۆنی و ئۆنلاین لە هەرێمی کوردستان بەکوێ گەیشت، شکستێنە یاخود قوتابیانیس سوودێکیان لێبینیوە و کورتکردنەوەی پرۆگرامەکانی خوێندنی وەرزی یەکەم و دووەم چۆن دەبێت و کوالیتی خوێندن لە کوردستان چی وەسەدێت. بەپێی تازەترین راپۆرت وەزیری پەروەردەی هەرێم ڕای دەگەیەنێت ئەگەر دۆخی کۆرۆنا جێگیر بێت بڕیار دراوە دوای جەژنی ڕەمەزان دەرگای قوتابخانەکان بکەنەوە. خوێندنی ئۆنلاین هیچ کات جێگەی خوێندنی ناو قوتابخانەکان ناگرێتەوە. ئەوان دەزانن ڕێژەی سەرکەوتنی خوێندنی ئۆنلاین وەکو پێویست نەبووە، بەڵام هیچ بەدەیرێکی دیکەیان بەدەستەوە نەبووە. هەموو ماسوودی لێوەرەگرین بە دڵنیایی نەخێت بەشێک دەمێنێتەوە وەڕوئیای ئێمەش ئەوەیە کە زۆرترین سوودی لێوەربگرێ ئەگەر نەمانتوانی هەمووشی سوودی لێوەربگرێ، بەڵام قوتابیان تا ڕادەیەکی باش لەگەڵ ئەم پرۆسەیە دەڕۆن تا ڕادەیەکی ئیسفادە هەیە هیچ گەڕاینەوە ناو خوێندنی پۆل. هەموو قوتابیانە ئیسفادەیان لێ کردو لە ناو خوێندنی پۆلیشە ئەو ئەساسیاتانە وەکو یەک بە هەموو قوتابیەکانە وترێتەوە. ئینشاءڵڵا بۆ دوای جەژنیشەکە بتوانین ناوەندەکانی خوێندن بکەینەوە ئەساسیاتانە خوێنرێ و هەنگاوەکانی ئایندەشمان چاومان لەوەیە ئەم قوتابیانەی ئێمە ئەم خوێندکارانەی ئێمە بتوانین پاڵپشتی زیاتری بکەین بە هەموولایەکمان. ئەمساڵ دووجار دەرگای قوتابخانەکان بەهۆی هەڵکشانی ئامارەکانی توشبوون بە پەتای کۆرۆنا داخران. مامۆستایان و قوتابیان دەڵێن خوێندنی ئۆنلاین چارەسەر نییە بۆ پرۆسەی خوێندن. بەشێکی زۆر لە قوتابیان ناتوانن سودمەند بن. هەفتەیەک بەر لە ئێستاش بەڕێوەبەری قوتابخانەکانی سنووری پارێزگای سلێمانی لەگەڵ پەروەردەدا کۆبوونەوە چونکە ئەوان خوێندنی ئەلکترۆنیان ڕەت کردوێتەوە. بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی دەڵێت گەیشتن بەو ئەنجامەی پێویستە هەموو شوێنێکی دیکە داخراو بێت و دەرگای قوتابخانەکان بکرێتەوە. ئێمە ئەم کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتی پێشوو هەموو بەڕێوەبەرگشتەکان جەختمان کردەوە لەوەی کە ئەبێ هەموو ئەساساتەکان داخرێت دەم جارەبێ قوتابخانە بکرێتەوە چکە کاتمان بەدەستەوە نەماوە و بۆ ئەوەی ساڵی داهاتوش نەخین بە دوو کەرتەوانێ بۆی ئەم ساڵ تێپەڕێنین وتپان با لە یەکی حوتا کۆتایی بە ساڵی ئەم ساڵی خوێندن بین بۆ ئەوەی ئەو خوێندکاری لە پۆلی 11 ئەچێتە خولی بێزکردنەوە لە قوتابخانەکە مامۆستای هەیە یان خۆی سعیەکە بۆی خۆی ئامادەکە بۆ پۆلی 12 چکە ناکرێت ئێمە لەمانی 12 کۆتایی بە ساڵ بین و پاش 5 ڕۆژ لە قۆناغی کەشات دەوام کەیواتەوە سترسێکی زۆرە لەبەرەوەوانە بیرمان لێ کردو ئینشاڵڵا لەمانی حوتا کۆتایی پێێنینەوە. ئەو بەڕێوەبەر و قوتابیانەی سیستەمی ئەلکترۆنی ڕەت دەکەنەوە پێیان وایە نەبوونی هێڵی ئینتەرنێت و سنوورداربوونی دۆخی دارایی بەشێکی زۆر لە خێزانەکان و فراهەم نەکردنی پێداویستیەکانی خوێندنی ئۆنلاین لەلایەن حکومەتەوە هۆکاری سەرەکیە بۆ ڕەتکردنەوەی پرۆسەکە بەم جۆرە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لە سەرم پرسە میێندەرێک لە بەڕێزان عەتا ئەحمەد جێگری سەرۆکیەکێتی مامۆستایان هەروە بێستون حەمەدجەزە شارەزای پەروەردە لە سوودی سەرکی هەروە لە هەولێرەوە موسلیم عەبدوڵڵا نامی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵای پەرلەمانی کوردستانمان کرد. سوپاسی ئامادەبوونیان دەکەین. مامۆستا عەتا بەخێر بێن لە بەرزستانەوە دەست پێ بکەین. سەبارەت بە ئەمڕۆ وەزیری پەروەردە قسەی کردووە باز لەوە دەکات کە دوای جەژن ئەگەر دۆخی تەندروستی ڕێگا بدات دەرگای قوتابخانەکان دەکرێتەوە. دیارە دوای جەژن چ کاتێکە بە دیاری کراوی ئێوەش وەکو یەکێتی مامۆستایان سەرنجتان چیە لەو بارەیە؟ زۆر سپاس بە ناوی خوای گەورە و میهرەبان. سڵاو ڕێزم بۆ سەرجەم بینەران و بیستەرانی خۆشەویستی کەناڵی پەیام. ئێمە هەموو جارە تەکید لە مەوزوعێکەکەینەوە کە ویش پرۆسەی پەروەردە پرۆسەیەکی جەماعیە بەرپرسیارەتی لە ئەستۆی هەموو کۆمەڵگایە بە باوکو و دایکی خوێندکارەوە مامۆستاوە بە بەڕێوەبەر و سەرپەرشتار هەمانە بەڵام ئەوەی کە بەرپرسی ڕاستەوە خۆیە لە ڕووی یاساییەوە وەزارەتی پەروەردە و شەخسی وەزیری پەروەردەیە. لەبەرەوە بەڕاستی بڕیاردان لە چارەنووسی خوێندن و پرۆسەی پەروەردە بابەتێکی هەستیارە ئایندەی نەوەکانی پێوە بەندە. ئەمەش وای کردووە کە بەردەوام قسەی لەسەر ئەکرێ بەردەوام ڕەخن ئەگیرە بەردەوام پێشنیار ئەکرێ سەرنج ئەوترێ
بەڵام ئەوی کێمە بینیومانە بەداخە وەزارەتی پەروەردە وەکو پێویست گوێی بۆ خەڵک نەگرتووە وەکو پێویست گوێی بۆ مامۆستا و بەڕێوەبەر و خەڵکە مەیدانەکە نەگرتووە گوێی بۆ پسپۆڕانی پەروەردەی کێتی مامۆستایان لەکوێ ئەگەر گوێژ گیرا بەگوێی کەس نەکراوە ئێمە لە چێتی مامۆستانی کوردستان نیگەرانین گلەیمان هەیە پرۆژەی باشمان پێشکەشی بۆ وەزارەتی پەروەردە و خوێنیواڵە و ئەنجومەنی وەزیرانی حتا کردووە ئێمە مەدانی ئاگامە لە بارودۆخی کۆڕۆنا هەیە ڕاستە کۆڕۆنابوونی هەیە لە ناو کۆمەلگای خەڵک توش بۆ خەڵک مردوەکەی بەڵام هەرگیز لە ناوەندەکانی خوێندنە بەو ڕادەمەترسیدارە نەبووە کە یەکەم شوێن هەمیشە پەروەردە داخراوە چ هەمیشە پۆلەکان داخراون لە کاتێکە هەموو فەرمانگەکان هەموو شوێنە گشتەکان کافتریا و شوێنەکانی تر بازار هەموو شوێنەکراوەتە تەنها قوتابخانە داخرا ئێمە بەڕاستی لەمە سەرمان سوڕەمێنێ یعنی بۆ ماوەی زۆر درێژخایان قوتابخانەکان داخرا ئەمەش بارێکی دەرونی زۆری لای قوتابی لای خوێنکار لای مامۆستا لای کەسوکاری قوتابی دروست کردووە و پێم وایە ئەمە سەرنجامێکی خراپی ئەبێت و سەری ئەومەکە دوو ڕۆژەکە چەند ئیمتیحانەیەن و هەندێک دەرسە خوێن و ئەمساڵ بەڕێیەکەین ئەمە بەڕێکردنە ئەمە بەڕاستی جێگەی گلەی و سەرنجە بەڕاستی بەس ئایا ئایندەی ئەم نەوانە ئەم قوتابی خوێنکارانە مەسەن لە داهاتوە چیان بەسەرێت ئایا مەسە قوتابیشی بنەڕەتیشی نەخوێندووە یان دوی بنەڕەتیشی نەخوێندووە ساڵێکی پێبڕی چێ بەرپرسیارە لەوەی کەم بنە خوێنەواری ئەم قوتابی خوێنکارانە بەڕێیەکی خۆناغ بە خۆناغ ئەم پەڕێنیتەوە لەبەرەوە بەڕاستی ئەمانە هەمووی پرسیارێکن یانێ بێ وەزارەتی پەروەردە وەڵام باتەوە وەزارەتی پەروەردە خۆی لاوازە لەم ڕوانەوە پێ من ئەڵێم نەئەبوایە ینی ئەبوایە مەسەلەن زیاتر ورد بواە لە بڕیارەکانیە وەزارەتی تەندروستی کە هەڵسەنگانی خۆی ئەکات یان وەزارەتی ناوخۆ و لیژنەی ڕوبەڕووبوونی کۆرۆنا ئەبێ لە 150 قسەکان لای ئەوان بێ بڕیارەکان لای ئەوان بێ لە 150 وەزارەتی پەروەردە لە دەستی خۆی هێڵێتەوە ناوی ڕاستی وەزارەتی پەروەردە لە 100% تەسلیمی ئەوان بێ هەستەکەین مەسەر وەزارەتی پەروەردە قسەیکی نییە من بۆچی ئەڵێم کاک حەکیم بۆچی وەزارەتی خوێندنی باڵا قسەیکی جیای هەیە ئایا مەسەلەن قوتابی ئامادەی 10 بەلایانی کەمەوە لە تەمەنە نزیکی زانکۆیە بۆچی زانکۆ بە درێژایی ئەم ساڵ خوێندنی ئاوێتیان هەبووە واتە ناوپۆلیشان هەبووە ئەلکترۆنیشیان هەبووە بە مەسەرکەوتوتر بووە وەزارەتی خوێندنی باڵا بەس وەزارەتی پەروەردەی ئێمەکە حەکیمیان لە 25/2/2020 داوام داخرا 7/2/2021 کرایەوە مانیەک واتە 15 ڕۆژ تەقریبەن چکە بەتەناو بۆ داوام کرایەوە دیسان داخرایەوە یعنی من حسابم کردە 450 ڕۆژی خوێندن تەنها 15 ڕۆژ داوام کراوە ئەمە کارە ساتە بەڕاستی لە 450 ڕۆژ تۆ 15 ڕۆژ داوامکەی بژڵی ساڵی خوێندنم هەیە بەڕاستی من ئەڵێم وەزارەتی پەروەردە بەرپرسە لە ئاست شکستی پەروەردە و قەیرانەکان کەڕوەکە بەسۆکاری و لاوازی وەزارەتی پەروەردە بۆچی دەکرێت کە بەڕێز دەڵێ ئێستا تەسلیمی وەزارەتی ناوخۆ و تەندروستی بووە و کارەکەی چییە؟ من ئەڵێم ئەبێ ئێمە هەماهەنگی هەیە بەڕاستە ینی ئێمە ڕێز و تەقدیرمان هەیە بۆ لیژنەی ڕوبەڕووبوونی کۆرۆنا ئەوەی مەسەلەیەکی ئەسیارە من ناڵین ئەوان حساب بۆ قسەی ئەوان و ڕاو بۆ چوونی ئەوان و هەڵسەنگانی ئەوان نەگرێت بەڵام ئەبێ وەزارەتی پەروەردە لە ئەخیرا خۆی بڕیارەکان بات بڕیارەکانی ئەوانش ئەبێ وەزارەتی پەروەردە گوێی لە مامۆستا بگرتە گوێی لە بەڕێوەبەرگتە کاکەمە لە یەکێتی مامۆستانی کوردستان 12 لقمان هەیە لە سەر تاسەری کوردستانە پرسوڕامان لەگەڵا کردوون ئەوان کە خەڵکێکی مەدانی ئێمە لە ناو ناوەندەکانی خوێندنەوە نزیکن بە تێک ڕایدەنگ لەگەڵ ئەوە بوون خوێندنی ئەلکترۆنی بە تەنها سەرکەوتوو نابێت پرۆژەمان نابە وەزارەتی پەروەردە زۆر ئیلحاحماکە زۆر لیان پاڕاینەوە کە ئەمە نابێ بەم شێوەیە سەرکەوتونی بەگویان نەکردین ئەوەتە دەرکەوت کە خوێن ئەلکترۆنی هیچ ئەنجامێکی نیە و شکستی هێناوە ڕاستەکە مامۆستا بێسون جەنابیش بەخێر بێ سەرنجی بەڕێزت چی بوو لەسەر بڕیاری وەزارەتی پەروەردە ئەگەر دۆخی تەندروستی ڕێگا بدە قوتابخانەکان دەکرێنەوە بڵین پرۆگرامەکانی وەرزی یەکەم و دووەمیش وا بڕیارە پوخت و کەم بکرێنەوە ساڵی خوێندن پێشمانگی حەوت کۆتایی پێدێت ئاساتا سپاس بۆ بەڕێز سڵاو بۆ بینەرانی بەڕێستان بە خێراتنی مامۆستاکەم هەڵبەتە هەر بۆ خۆی ئێمە ئەگەرێکمان هەیە کە ڕەنگە هەموو شتەکان باتڵ کاتەوە ئەگەر لیژنەی ڕوبەڕوونی کۆرۆنا بڕیاری دایان ڕێگەیدا کە دوای جژن ئێمە داوام دەست پێ بکەینەوە ئەگەر بڕیاریدا کە نابێت داوام دەست پێ بکەینەوە و کاتە چ پلانێک هەیە مەسەن ئێستا پلانێکیاندا ناوە کە پلانێکی بۆ خۆی جێگەی دەستخۆشیە لەوەی کە هەردوو وەرزەکەی کە قەرار بوو وەرزێکیانم ساڵ بخوێنەوە وەرزی داهاتوو لە ساڵی داهاتوو مانگینەوە دەست پێ بکا بۆ مانگی 12 ئەوە بۆ خۆی کارەساتێکی یەجگە ئەرگەوری ئەخڵقان لە بواری پەروەردە و لە کۆی کۆمەلگایە چکە تەلەبە زۆر لە بارێکی دەرونی ناهەموارە بوو تەلەبەیەک لە 11 دەرەچێ بۆ 12 سبەینێ لە 21 12 پۆلی 11 تەواوەکە لە 25 12 لێن فەرم بچۆ پۆلی 12ەوە
لە کاتێک ئەمە تەلەبە بم هەموو ئامادەکاری کە لە مانگی 6ەوە بۆ مانگی 9 مانگی دەئیکات بۆ هەموو دەورات و مامۆستا و ئامادەکاری و یەشتر لە ڕووی دەرونیەوە کە چێتە قۆناغی 12 و قۆناغی کە بە قۆناغی وەکۆڵی ڕێگای مەرگ ناسراوە بۆ هەموو تاکێک کە مستەقبەلی تۆ لەسەر و قۆناغەیە ئەوەیان باش بوو کە جێگەی دەستخۆشیە بڕیارەکەیان بۆ شێوەیەدا کە هەردوو کۆرسەکە لەم ساڵە کورد بکرێتەوە پخت بکرێتەوە و لە یەک کۆرسا بخوێن و ناوی کۆرسی لێ نەنراوە لە ماوەی مانگێکا بخوێنرێ ئەوەی جێگەی سەرنجە کاک حەکیم بۆ خۆی لەگەڵ دەستخۆشیمان بۆ بڕیارەکە بەڵام بەداخەوە لە سەرەتای ساڵی لە 25/2/2020ەوە کە بڕیار درا دەوام ڕابگیرێت هەتاکو ئەمڕۆ تا ئەم بڕیاری ئەمڕۆ ئەگەر ئینسان نەختێک ورد ببێتەوە هەست بە بێبەرنامەی و بێ پلانی و بێ استراتیژی و بێ دووربینیکی بەداخەوە وەزارەتی پەروەردەیەکە لەم بوارە یعنی ئایا خەمساردیە ئایا مەسەرەن ئێمە ژمارێکی هێژگار زۆر ڕاوێژکار و خەبیر و سوزانم یەک دنیاشتمان لە وەزارەت هەیە ئەگەر ئەمانە ڕاوێژکار و خەبیرن بە فعلی بۆچی ئەنجامی پلانەکانیان بەم جۆرەیە بۆ من لە مانگی دووە کە دەوام دەستی پێکردەوە لە کەناڵیشی ناسراوی سلێمانیەوە هاوارم کردم داوا لە وەزارەتی پەروەردەیەکەم کە ئەو پێشنیارەیان ئەو پلانە لابن کە تۆ ئەمساڵ کۆرسی بخوێنی و ساڵی داهات و کۆرسی دوم چکۆ فەوزا دروستە بێ فەرمونون هەردوو کۆرسەکە کورتکەنەوە پوختی کەنەوە لە ماوەیەکا بیخوێنن بۆ ئەوەی کە تەلەبە ئەمساڵ نەجاتی بێ لە قۆناغی کە تایەتی دڵی لای ئەوە نەبێت ساڵی داهات و هیچ لە هیچ ڕوویەکی لۆژیکی و منطقی و لە هیچ ڕوویەکی زانستی و پەروەردەیەوە ناکرێ خوێنکارێک سێ کۆرس بخوێنێ لە ماوەی 9 مانگە بەس ئەوەی کە کورتیش کراوەتەوە بڵین وەرزی خوێنن پێش مانگی 7 کۆتایی پێدەیە هەر خوێنی 2020 وایە بەڵێ پێش مانگی 7 پێش مانگی 7 دەبێت کۆتایی پێبێنێ کە من ویستم ئەوە بڵێم هەر بۆ خۆی بڕیارەکان درەنگە ئەگەر کاتی خۆی مانگی دوو وەکو مامۆستا فەرمووی بەداخەوە ڕەنگ بە ناڕەحەت گوێگرن کە گوێ شەگرن بە گوێ ناکەن ینی هەتا دەمە پێیان ئەگا زۆری پێچێت هەرچەند من بۆ خۆم لەگەڵ جەنابی وەزیر جۆرێک لە ئیرتیباتم هەبووە بەڵام هەتا گەشت بۆ قەناعەتی کە ئەو بڕیارە بدەن کە هەردوو کۆرسەکە لە ناو یەک ساڵا بخوێنن پێیچوو دوو مانگمان لەدەست دەرچوو کاک حەکیم ئەگەر مانگی دوو کە دەوام کرایەوە باش کە دەوام کرایەوە وەکو ئێستا پلانێکیان هەبێ بیان و تا ئێمە مەنەج پوختەکەینەوە لە مانگی دوو بۆ مانگی 6 ئەو کاتە 4 مانگ لە بری ئێستا هەندێ بابەت هەیە لە ساڵویستی پرۆگرامەکە ئەم ساڵە خوێنرێت هەندێ بابەت هەیە لە ساڵچلی وە کەمتر لە ساڵچل ئەو کاتە ئەتوانی بە ئیسراحەت لە ساڵ 6 بۆ هەفتای ئەو مادانی کە گرنگن بۆ هەر دەرسێک بیخوێنیت تووشی ئەم پەلەپەلەژ نەبووی و خەڵسەنگاردنی باشتیش ئەکرا و ئەو کاتشمان دەست دەرنەچوو ئێمە ئەو کاتەمان دەست دەرچوو بەبێ ئەوەی نەخوێنی ئەلکترۆنیمان ئیلزامی بێت و لە ماڵەوە دانیشتین بەبێ هیچ شتێک بە کوردیەکەی لە 16 چوارەوە دیسان خوێنی ئەلکترۆنیان کرد بە ئیلزامی لە کاتێکا خوێندنی ئەلکترۆنی بۆ خۆی خودی پرۆگرامەکە باشە بۆ دۆخی ئاوا بەڵام بۆ کۆمەلگای ئێمە زۆرمان ماوە ئەمە ئێمە وایە لەم ماوەی لە پارەوە تا ئەمساڵ نەمان کردا بە ئیلزامی کاک حەکیم هەر وەکو دەست و پەنجەنەرمکردنی بۆ خوێنکاران بۆ کەسوکاری خوێنکار هەتا بۆ مامۆستایان ئێمە بچینە ئەم خوێنی ئەلکترۆنیمان قسەیاتە ناو خەڵکەوە تا لە فرسەتێکی ئایسەوە ئێستا بۆچی مەسەلەن بە ناچاری ئێمە 15 دەرگای خوێنگاکانەکەینەوە لەبەری پرۆسەی خوێنی ئەلکترۆنی یا ئۆنلاین بۆ خۆی فەشەلیەنە یعنی ئەو مەهامی نەپێکات چکە ئێمە پۆلمان هەیە لە 30 تەلەبە دوو تەلەبە سێری مادەکەی کردووە باشەکاتە 35 جاناگای لێ نییە لەبەرەوە من بۆ خۆم پێم وایە هەر خودی کورتکردنەوەکەش بۆ خۆی قسەی لەسەرەکە ئەکرێت لە درێژەی بەرنامەکە سپاس دەکەم ئەگەر کاک موسلیم ئامادە بێ بەڵێ کاک موسلیم سپاس بۆ بەشداری بەڕێزیشتان دەمەوێت سەرنجی ئەوەش بزانم لەبارەی دۆخی خوێندن وەکو لیژنەی پەروەردە و خوێنی باڵاش لە پەرلەمانی کوردستان بۆ چونتان چیە لەبارەی ئەو دۆخێکی ئێستا لە خوێند و پەروەردە لە کوردستان هەیە و دەبارەیەوەش دەڵێن ئەگەر باردۆخی تەندروستی ڕێگا بدە دوای جەژن دەرگای قوتابخانەکان دەکرێتەوە. سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان خوای گەورە ڕۆژ و تاعاتی مانجی ڕەمەزان لە هەموو لایە قبوڵکە سپاس بۆ میوانە بەڕێزەکانیشت. وەڵا لە ڕاستیە دۆخی پەروەردە بە دۆخێکی زۆر خراپدا تێدەپەڕێت بەهۆی ئەوەی کە پاریش و ئەم ساڵیش بە قەیرانی دارایی و قەیرانی تەندروستیدا نەمانتوانیوە بە پێی ئەو ماوەی بە سیستەم دیاریکراوە لایەن وەزارەتی پەروەردەوە
قۆناغەکانی خوێنی تێدا بڵێن بچە بەڕێوە و منهەجی تێدا بخوێندرێ و قوتابیان لە کاتی خۆیدا بتوانن خوێنی ساڵێکیان تاوا بکەن. ئەوەی ئێستاش بەڕاستی ئەم ساڵ سیر دەکەین 3-4 مانگمان لێ فەوتاوە، ینی مانجی 11 مانجی 12 مانجی ئەوە 4 بە کاملی مانجی 3-15 ڕۆژ لە کۆی ئەو 170 بۆ 200 ڕۆژێک کە دیاری کراوە پێی سیستەمی پەروەردە بۆی کە مەناهەجی تێدا بخوێنرێ ینی وەختێکی زۆرمان لێ بەزای ڕۆشتووە سیستەمی پەروەردەیمان تێک چووە هەم لە مامۆسایان هەم لە قوتابیانیش سەبارەت بە پرۆسی ئەلکترۆنیش ئێمە لە هەموو دانیشتنەکانمان لەگەڵ ستافی وەزارەت بەڕون و بەڕاشکاوی باسی دەرهاویشتەکانی سیستەمی ئەلکترۆنیمان کردووە، باسی خەلفیەتی پشت سیستەمی ئەلکترۆنیمان کردووە کە هۆکارەکانی شکستێنانی ئەم سیستەمەچین لە هەرێمی کوردستان لە ڕووی داراییەوە لە ڕووی بێئەزموونی و ناشارەزایی قوتابی و خانەوادەی قوتابی بەم جۆرە سیستەماوە کەم ئەزمموی کە لە ڕابردوودا نەمانتوانیمە ئەو سیستەما لە کوردستان ئیشی پێ بکەین لەسەری بڕۆین تاقیب بکەینەوە هەم بۆ مامۆسایانیش بە شێوەیەکی تایبەتر. ینی ئێمە بلامان ڕوون بوو کە ئەم سیستەمە ناتوانێت سەرکەوتوو بێ، ینی ئەگەر ئێمە نسبەیەک وەربگرین لە کۆی ئەم 7,000 قوتابخانەیە کە لە هەرێمی کوردستانە یاتوانن بڵێن لە نسبەیەکی مەزبوطە دەوام بە شێوەیەکی ڕێکوپێک ئەچێ بەڕێوە سیستەمەکە کێشەی بەڵام ئەوە نسبەیە، ینی ناتوانێت تۆ لەسەر هەموو شار و شارۆچکەکان لەسەر هەموو ناوچەکان ئەم قیاسە ئەم هەڵسەنگان نەجێبەجێ بکەیت. ئێمە ئەزانی کە باگراوەند و خەلفیەتی خانەوادەی قوتابی ئێستا گونجاو نییە زمینە سازی بۆ نەکراوە بۆی کە لەگەڵ ئەم سیستەمە بگونجێ وەگەرنا سیستەمێکی باشە بۆ زۆرێک لە دەوڵەتانی پێشکەوتو لە دنیاە کە لە حاڵەت و بارودۆخێکی ناچاری تەندروستی ئاچێتە بوارێ جێبەجێکردنەوە، بەڵام ئێستا بەڕاستی ئەم سیستەمە لە هەرێمی کوردستانە پەسەند نییە و سەرکەوتوو نابێ و من لە کۆتا دانیشتنیشە بەڕاستی بە ئامادەبوونی ستافی یەکەتی مامۆسایان من بەڕاستی اقتراحم کردم برایانی بەڕێزم لەم بڵێن داتایانەی کە ئیخەنە ڕوو لەم وەزعی کە لە هەرێمی کوردستانە هەیە لە بواری کۆرۆنا کە ئێوە نیازتان وای بکەنەوە سیستەم ئەلکترۆنی من پێشبینی ئەەکەم و پێشنیارەکەم بۆ تەنها ڕۆژێکیش بێ قوتابیان بتوانن بێنەوە ناو ناوەندەکانی خوێندن ئەگەر بۆ ئەم ڕۆژە قوتابیەتەوە ناو ناوەندەکانی خوێندن ئیعادە نەزەری ئەم دەرسانە بکە لە هەفتەیەکە ینی بە ئەلکترۆنی خوێنێشتا باشترە بەستۆ کۆی هەفتە کۆی ماوەی قوتابی لە ماڵەوە دائنیشێوە دابڕێ لە پرۆسی خوێنی ناو ناوەندەکانی خوێندن زیانێکی زۆری بەرەکەوێ لی تێکەچێ سار دەبێتەوە لەسەر پرۆسی خوێندن و مامۆستا دابڕێ لە قوتابی. ئێستا ئێمە کێشەمان هەیە زۆرێک ناوچەکان قوتابی هەر نازانێت سیستەمی ئەلکترۆنی چییە، بەشێکی قوتابی پێیوە پابند نابێ ینی بەشێکی مامۆستایان تێدا سەرکەوتونی ئەم سیستەمە کێشەی زۆرە بەڕاستی بەداخەوە کێشەی دارایی کێشەیەکی گەورەیە لە بەردەم خانەوادەی قوتابی کەم هەموو ئامێر و پێداویستی زیرەکە ناتوانێت ینی قوتابیەک بۆ کۆی دەرسەکانی ئەگەر بێوێت دەرسەکانی لە بەردەم ئایپادێک لە بەردەم مۆبایلێک ئامێرێکی زیرەک بخوێنێ پێویستی بە 2 سەعات زیاترە، ینی ئەدیگەر خانەوادەکە 4 قوتابی هەبوو چۆن نەتوانێت ئەو ماوانەی بۆ دابش بکەیت ئەگەر دایک و باوکی قوتابی نەخوێندەوار بوو چۆن دەتوانرێت ئەم قوتابیە سوود لەم سیستەمە ببینێ. بەڕاستی بۆیە ئێمە زانین ئەم سیستەمە سەرکەوتوو نابێ ومێت دەکەم وەک ئەو مامۆستا بەڕێزانە ئاماژەیان پێدا لە دوای جژن کە ئێستا ئاماژەکان بەرەوە دەچن دەوام ئاسایی بکرێتەوە و قوتابیان پابند بکرێتەوە بە ناو ناوەندەکانی خوێندن ئەوە ئەگەر ڕەوشی کۆڕۆنا لەسەرمان سوکتر بێ و ئەم پرۆگرامی کە دانراوە مەناهەج کورت کراونەتەوە لە کاتی خۆیان ئەم سیستەمە بە ئامادەبوونی قوتابیان لە ناو کەمپس بچێ بڕێوە باشترە بەڕاستی نەک بە سیستەمی ئەلکترۆنی کە پێمان وایە ئەو بەرمان لێ دیارە کە سەرکەوتوو نابێت. باشە سەبارەت بە پێشنیازەکانی وەکو لژنەی خوێندنی باڵا پەروەردە خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان گوێتان لێ دەگیرێت لەلایەن وەزارەتی بڵێن وەزارەتی پەروەردەوە یاخود وەزارەتی پەروەردە شەرخۆی ڕۆڵێکی لاوازی هەیە لە مەسەلەی ئەوەی بڕیار بەردەوام بکرێتەوە نەکرێتەوە؟ لە ڕاستیە مەسەلەی پێشنیار و ڕاوبۆچوون و تەداخولاتی ئێمە وەکو لێژنەی پەروەردەخوێندنی باڵا هەمیشە لە بەرچاو گیراوە. پێشنیارمان داوەتە وەزارەتە معنیەکان هەم بە وەزارەتی پەروەردە هەم وەزارەتی خوێندنی باڵا و بەسپاسەوە پێشنیارەکان هەمیشە وەرگیراون و ئیشی لەسەر کراوە
بەڵام دیارە خۆتەزانی ینی لێژنەکەی ئێمەش وەکو یەک بیر ناکەینەوە ڕای زۆرینە لەوێ پەسەندە بۆیە لە کۆتا دانیشتنیشە ڕای زۆرینە لەگەڵەوەیە بوو کە سیستەمی ئەلکترۆنی پەیڕەو بکرێت وەک چۆن یەکێتی مامۆستایانش لە کۆتا دانیشتندا بە هەمان پێشنیاریان هەبوو وەک ئەو مامۆستا بەڕێزە فەرمووی من نازانم بۆ لە دانیشتنەکەیە پابەندی سیستەمی ئەلکترۆنی بوون ئەگەر لەلای ئەوان جۆرێکی تر بووە بەڵام لە دانیشتنەکەیە کۆتا ئەڵتەرناتیڤ ئەوە بوو کە بە سیستەمی ئەلکترۆنی دەست پێ بکاتەوە لە کۆتا دانیشتنیەمە وەزارەت و ئامادەبوون یەکێتی مامۆستایان هەرچەند من پێشنیارم کرد بەڕاستی وتم ئەگەر بۆ ڕۆژێک بۆ دوانش بێ قوتابی پەیوەندی بکەنەوە بە ناوەندەکانی خوێندن باشترە وەڵحاڵ ینی ئێمە پێشنیارەکانمان ئیشی لەسەر کراوە و بە هەند وەرگیراوە بەڵام دیارە خۆ هەمووان وەک یەک بیر ناکەنەوە ڕێکە ڕاو بۆ چوونێکی جیاوازی هەیە لەسەر بە کورتی لەبارەی ئەوەی کە بازۆکێک کە هەیمەنەی وەزارەتی بڵین ناوخۆ و تەندروستی بەسەر وەزارەتی پەروەردە بە کورتی سەرنجی بەڕێزت لەو بارەیەوە چی بوو؟ لە ڕاستیە ئەم دۆخەی ئێستا هەیە زیاتر پەیوەندی ڕاستە بە وەزارەتی تەندروستیەوە هەیە ئێمە بارودۆخێک کاتۆتە پێشەوە بارودۆخێکی تەندروستی هەموو کایەکانی ینی توانین بڵێن ئەگە پەکی نەخس بێ سیستەمەکەی تێکداوە مڕاعاتی ئەم وەزعا کرێت وەزارەتی پەروەردەش لە سەرەتاوە ینی باسی کردو توێتی ئێمە گڵۆپی سەوزمان بۆ هەڵبکرد لایەن وەزارەتی تەندروستیەوە ئێمە ئامادەین بەڕاستی لە ناو ناوەندەکانی خوێندن دەست پێ بکەینەوە ئێمە لەگەڵ وەزارەتی تەندروستی قسەمان کردووە لە کۆبوونەوەی شاندی باڵای وەزارەتی تەندروستیش ئامادە بووین وتومانە کەی ئەتوانن ئێوە سیستەمی پەروەردە دەست پێ بکاتە پرۆسێخ وتیانە ئەو کاتە کە ئاماژەکان دابەزن و ینی ئێستا ڕەوشی کۆڕۆنا لە وەزعێکی خەتەرناکدایە و لە ڕەنجی پرتەقاڵیە کە ئێمە لە سوور نزیکە بینەوە ینی ئەوان وایان گوتووە کە بەنیازی ئەوەن ئەو کاتە گڵۆپی سەوز بۆیان هەڵبکرێ ینی بم پێم وایە ئێستاش وەزارەتی تەندروستی کە نازانێ بارودۆخی خوێندن لەو پەریمەترسیدایە وەک چۆن کایەکانی تڕێگەیان پێدراوە بە ڕێکاری تەندروستی بە ڕێکاری خۆپارێزی بە دەمامک و بەو بڕیارانەی کە لایەن وەزارەتەوە درێ ئەبوو کەرتی بەڕاستی پەروەردەش ڕێگەی پێ بدرایە نەک دابخرایە نەک پەک بکرایە بۆ سێنرایە مامۆستایانیش سیستەمەکەیان لێ تێک چووە. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا بکەرم بۆ لای بەڕێز سەبارەت بۆی کەمڕۆ وەزیری پەروەردە باسی لەوە کرە وڵاتانی شەر قوتابخانە داخراوە بۆ نمونە وڵاتەیە خوێندنی 200 ڕۆژ بووە 109 ڕۆژی هەر داخراوە ئەمە بۆ کوردستانیش ینی بەراو دەکرێت بە وڵاتانە لە ڕووی بناغی سیستەمی ئەلکترۆنی یعنی لە وڵاتانە خوێندن لە ناوهۆڵ داخراوە بەدیلی بەخوت خوێنی ئەلکترۆنی بووە خوێنی ئەلکترۆنی ئەمە تەجروبەیەکی باشە ینی ئیسفادەی لێ بکرێت لە پاڵ خوێنی ناوپۆلە ینی خوێنی ئەلکترۆنی بە تەنها هەرگیز نابێتە بەدیلی خوێنی ناوپۆل ئەمە شتێکە لای هەموو معلومە ئەوەی کاک موسیم هەندێکی باس کرد ئێمە زۆرێک لادێمانەیە خەتی ئینتەرنێتی نییە یان تەلەڤیزیۆنی پەروەردەی وەرناگرێ یان خەتە ئەو خەڵکە مامۆستای قوتابیە خەتی ئینتەرنێتی نییە یان لە ماڵێکایە باوکی نەخوێنەوارە وەڵحاصڵ گیر و گرفتی 50 دانە بۆ ژمێرم کە خوێنی ئەلکترۆنی بە تەنها نابێتە خوێندن ئەبێ وەزارەتی پەروەردە لە 100% ئەم قەنەعەتی بۆ دروست بێت ینی خۆی نەخەڵەتێنێ بڵێ من خوێنی ئەلکترۆنی هەیە ئەبێتە بەدیلی ناوبووە ئەمە نقطەیەکە بیخینە ئەولا ئەوەندێکی و متاباتان کردی پابند بوون هەبوو لە مامۆستا قوتابیانەوە یا خوتەر فەشەری هێنا بۆ تاواتی زانی چۆنە ینی خۆی پابند بوون نسبەتە دنکە لێرە و لەوێ هەیە بەڵام تۆرە پەروەردەی هەڵەبجە ڕایگەێنێ ئەڵێ لە 125 بنەڕەتیەکانم پابند بوون لە 130 بۆ 40 ئامادەیەکان ئەوی چۆن قوتابێک لەوە چ ئەپلیکیشنەکەی کردوێتەوە بابەتەکەی وازێنەوە ینی هەر بەرنامەکەی کردوێتەوە گوێ لێ نەگرتووە ئەنجا قوتابێکی یەکی بنەڕەتی دوو بنەڕەتی سێ بنەڕەتی خۆناغەکانی تر ئیسفادە لەمە ناکەن یعنی ئەمە واضح ڕوونە کار حەکی بەبێ ئێمە قەنەعەتکەین کە ئەم کۆرۆنایە بۆی هەیە درێژە بکێشێت ساڵێکی تر دو ساڵی تر یعنی کەس نازانێت کەی کۆتاییەت کاتە ئەبێ ئێمە چی بکەین تەعاملی لەگەڵکەین يعني أبيت شيء كنت عاملي لقلكين إما نالين بهال نجيري خوبارزي بهال نجير بس ورا براودنا وندكاني خندن كل خوبارزية لقل فرماجك حكوم يكان لقل بازارة لقل كافتريا كان حتى لقل مزقوطة لا همو شوينة بابنتر لي قطابي همي ماسكي بس هو باكش كنا وهي بولا كان ترى شيء زور مثلا بنوع دان راو كتيكلي شيء كم هي لبرو بن أمد لو تعجبك كين تو شوينة خراب أوان شوينة كاين تك زور قرب الآخر يعني حكمت بيدنجل لآستي أوان بالله لا بوسي أما داخل
یعنی گرفتەکە ئالێرە کەواتە ئەوەی کە باست کرد وڵاتانی تر وڵاتانی تری بەڵێ بە تاکی ئێستا تورکیا حاڵی حاضر ڕایگرتووە بەڵام پێش ئەم ڕاگرتنە دەوام هەبوو ناوپۆلە کێشەکەی من زۆر ڕاگیراوە ینی ڕاگرتنەکەی ناوپۆل زۆری خیانوە لە وڵاتانەش دەمێکە کار بە خوێندنەوە تۆزێکدا ئەبەزێ بڵێت کەدا ئەبەزێ یەکسەر پۆل خوێنی ناوپۆلەکەنەوە کە بەرزە بێتەوە ڕاگرن بە لای ئەمە هەر ڕاگیراو بووە لای ئێمە زۆرترین کات خوێندنی ئەلکترۆنی بۆ کەمتری خوێنی ناو باش بەس ئەوەی کە وتت 20 ڕۆژ خوێنداوە یعنی من ئەوەی کە خۆم کۆم کردوێتەوە لە 25/2/2020 کە دەوام داخراوە هەتا 7/2/2021 یەک مانگ داوام کراوە مانگکە 3 ڕۆژ بووە ینی هەفتەی 3 ڕۆژ بووە یعنی هەمووی من کۆکراوەتەوە 15 ڕۆژ داوام 15 ڕۆژ لە کۆی 450 ڕۆژ داوام باشە بەس ئەوەی کە بڵێن ئێستا 15 ڕۆژ ئەوەی کە تامانگی حەوت لە بەردەماندایە داوام چۆن دەبێت چەند ڕۆژی تر دەخوێنن ئێستا دوای جژن کەی دەست پێ ئەکاتەوە مەسەلەن شا وەزارەت قەراری نایەوە ئایا بە 3 ڕۆژ ئەڕوات یان داوامی فول ئەکرێت ئەگەر داوامی تاواتێ بکە 5-6 ڕۆژ یارە سات فرسەتە بێ لە بەردەم مامۆستایەکەوانەکان بڵێتەوە ئەگەر دیسان هەفتەی 3 ڕۆژ بێ دیسان کەمترە بێ ئەو کاتە ئەنجاش ئەو سەری تاقیکردنەوەکانە داری نەکرێت چکە لە پێشەوە بڕیار بوو تامانی 12 بڕوە ئێساڵەن ئەبێت تا مانگی حەوت کۆتایی پێ بێت تاقیکردنەوەکان کەواتە تقریبان مانگ نیوەکمان لە بەردەمایە ئەم مانگ نیوە احتیمالی 15 بۆ 20 ڕۆژ بەزە لە کۆی 200 ڕۆژی خوێن 200 ڕۆژی بەداوا هەرێم ینی خوێنی بڵین ڕۆژمێری خوێندن لە هەرێم 200 ڕۆژەوە بەڵە 200 ڕۆژە بەڵام بیخەیتە سەری ناگاتە 50 ڕۆژ و کاتە 50 ڕۆژ ینی 150 ڕۆژ کورتی هێنا و ینی بەتاکید ینی زۆر دەرەری هەیە بۆتە لە کۆمەڵە خۆناغی هەستیارن وەکوتم بازنی یەکەمی بنەڕەتی یان پۆدی یانزەکە چێتە 12 ئەم بۆ خۆی کێشەیەەکە با سوپاس دەکەم ماوسە بێ سوبارەت بە کورتکردنەوە ئەو کە بڵیان بە پوختکردنەوە چۆن ئەوەی کە ئێستا بەریال لێدراوە بەڕز بۆ نمونە زمانی کوردی کە پسپۆری زمانی کوردی کورتکردنەوە کە قوتابی چی دەست دەکەوێت لەو هیچ فێر دەبێت لەو پوختکردنەوە کورتکردنەوەی کاک حەکیم ئەم کورتکردنەوەی ئەوەی من بیزانم لیژنەیەک دایناوە ینی لیژنەیەک بۆ نمونە بۆ زمانی کوردی و توانە پۆلی 11مان بۆ کورتکەرەوە چه بابەتێکە ئەوەی من دیقەتم یا ئەمڕۆ اختصاسەکەی خۆم و پەیوەندیم بە زۆر لە اختصاسەکانی کە شۆ کرد خەڵکی بۆ کۆڵێ متمانە پێکراوانە لە بوارەکەیە زۆر ناعیلمی کورتکراوەتەوە زۆر بە پەرش و پڵاوی کورتکراوەتەوە ینی مەسەلەن بۆ نمونە من هەندێک نمونەم ئامادە کردووە یەکێک لەوانە کوردی بۆ منە قۆناغی 11 لە قۆناغی 11 هەموو بابەتەکانی بۆ منە بابەتی وەرزی دوم 6 بابەتە شەژوانەیە چواریانیان داناوە پێنجیان ئەوی کیان لابردووە لە کاتێکە ئەم پێنجوانەیە دایناوە بە 5 دەرس خوێنێ هەر پێنجوانەکە بە دەرسونیە 2 دەرس خوێنێت هیچ پەیوەندێکی بە پۆلی 12 نییە بۆ پۆلی دە بە هەمان شێوە 3 بابەتیان داغڵ کردو دوانیان هەر زۆر پەیوەندی بە پۆلی 12 و پۆلی 11 شەوە نیە بابەتێکیان داغڵ کردو لە دووانەیە بیخوێنی باوەڕکە یەک مانگوێ بەتەنیا هەر بۆ خۆی بە سەقەتی دانراوە کە تۆ مەسەلەن بابەتی بارناوەکەشی بێنم بابەتی تێپەڕ و تێنەپەڕ یعنی ئەساسیاتی هەموو زمانی کوردیە هەموو زمانی کوردی لەو دوو وشەیە لەم دووشە تێگەشتی لە هەمووی تێگەشتی کارە ئاسانە ئەمە وتوانە بە دووانە بیخوێنە بابەتێک بۆ نمونە لە بابەتی بیرکاریە بابەتی لۆگاریتمیان داناوە لە بەشی 4 کەرتی 4 پێم وابێ بەڵێ قۆناغی 11 سێ کەرتەکەی پێشووتریان تەرە کردووە لە کاتێکە ئەم بابەتی لۆگاریتمە ئیلا تۆ بێ سیانەکەی تر بەڕێکوێکی بزانی بیخوێنی ئینجاتوانی مامەڵە لەگەڵ ما بکەیت تۆ سیانەکە تەرە کردووە یەکسای تو سەر ئەنجامی ئیشەکە ئەمێ مامەساڵێ من چی لە تەلەبێ بکەم نازانێ مەسەلەن تۆ بە تەلەبێ فێر نەکەی دوو کاتە 4 چۆن جدولی زەربی لێ پرسیێ بێجارە فێری بکە اینجا لێ بپرسی لە ئەم حساب نەکراوە لە بابەتی ئینگلیزیە بۆ نمونە زیاتر گرنگی بە گرامەر درراوە هیچ ئیپسۆدوانی کە زۆر گرنگە بۆ زمانەکە ئەمە کۆمەڵێ نمونەیتر یەک نمونەکە زۆر سەرنجی ڕاکێشام و زۆر بەڕازی کارەسات ینی نازانم ئەم خەبیرانە لەسەر چ بنەمایەکدان ناوە پۆلی یەکی بنەڕەتی لە ماوەی 25 ڕۆژابێ 28 پیت بخوێنێت باشە ینی تۆ هەندێک پیتی بزوێن 25 پیتی ئەو پیتانی کە فێرەکەن پێ و ڕێ و چی و ئەوانە پیتەکان باشە ئەبێ 28 پیت بخوێنێ 16 ینی وەرزی یەکەمە 12 ینی وەرزی دووەمە ئەڵێ مامۆستا ئەبێ واز لە چالاکی خوێندنی چالاکی بینێت لە کاتێکا پۆلیە کاک حەکیم بە چالاکی فێرە بێ پۆلی یەک تۆ پێڵی ئەمە پێ ئەگەر بە چالاکی لە ناو 4 وشەیە پێی نەڵی پێ ئەچێتە ئەمە پێی کۆتایی و ئەمە پێی ناوەڕاستی ئەمە پێی سەرەتا چ منطق و چ لۆژیک و چ زانست و عیلمێک پێمانەڵێ تەلەبەیەکی پۆلی یەک لە ڕێک ڕۆژا فێری دوو
پیت ببێت. بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە تەگرم وڵاتان بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ئەڤرو جیهان هەمی مژیلێ بەرەنگاربوونا ڤایرۆسێ کۆرۆنایەنە و چاوانیا دیتنا ڕێکên ساخلم بۆ پاراستنê ji vî vayrosî. Li kompanya Paşa Baxçe û bû cara êkel cîhanê beşek bi navê Vblok hate danan bû çêkirina hemî cûrên amanên şîşey yên tendurustî ji bo parastineka baştir û saxlemtir bû hewa û xêzanên hewa. Vblok ev sîstemê pêşkeftî nahêlît çi bakterya yan vayrosên xerab bi şîşey ve bimînin. Pirêka kompanya Alton Oz hîndeşên vî cûrê amanên şîşey bi destxwe ve bînin. Ebtinê peywendiyê bikin bû pitir pêzanînan. Kompanya Alton Oz zaxo komelgeha bazirganî. سڵاو، ئایا ئەزانیت هایلۆت چییە؟ هایلۆت گەورەترین و نوێترین سیستەمی ژمێریاریە بۆ ڕێخستن و یارمەتیدانی مامەڵە بازرگانیەکانت تایبەت بە کۆمپانیا، کارگە، کۆگا، مۆڵ، بەنزینخانە، هۆتێل و ڕێستۆرانت، مارکێت و دەرمانخانە، مەلەوانگە و سەنتەرە وەرزشیەکان. بە خۆشحاڵیەوە ئێستا سیستەمی هایلۆت بە زمانی شیرینی کوردی بەردەستە تایبەت بە کڕیارە بەڕێزەکان. هایلۆت گەرانتی مانەوەیە بۆ پەیوەندیکردن 070 791 10 هایلۆت. كورينو حس يعني ستيبر بارانا ئەو چایە خۆشە وەک چاوی ڕەش بێ شیرینی شەکر ژیانی هاوبەش بێ چا بێ چا نەبێ هەر کەسێ هەم نشینی چا نەبێ قەت پێ چا نەبێت. ئەمە چایەکەوە ئیلهام بەخشە. مامۆستا ئەمە ڕاستە خۆی یەک چایە بەڵام تێکەڵەی حەوت جۆر چایە ئەمە چای نەورەسە نەورەس. بەڕاستی پڕتام و چێژە. چای نەورەس تێکەڵەی حەوت جۆر چای کێڵگەکانی سریلانکایە. ئەمە حەوتچاتێکەڵەکەی نەورەسە من بەس ئەم چای خەبەرم مەکاتەوە. یەکێک لە بەرهەمە ناوازەکانی دۆڵفینسی سفرەی سەفەری دۆڵفینسیە. دۆڵفینسی لەگەڵ خواستە هەمە جۆرەکانی ئێوەدایە و باشترینی بۆ هەڵبژاردوون. بۆ ڕازاندنەوەی سفرە و خوانەکانتان بۆ میوانی زۆر و خوانە تایبەتەکانتان سفرەی سەفەری دۆڵفینسی هاوڕێی هەمیشەیتان دەبێت. ڕەنگی جیاواز، خەبارەی جۆرا و جۆر، کوالیتی باش، نرخی گونجاو، سیمای هەرە دیاری بەرهەمەکانمانە. سفرەی سەفەری دۆڵفینسی باشترین جۆر و زۆرترین دانا. دۆڵفینسی بژاردەی کابانی ماڵ بۆ هەر چوار وەرزی ساڵ. دۆڵفینسی باشترینمان بۆ هەڵبژاردوون. هەیە حەزەکات چایەکەی بۆندار بێ. هەیە حەزەکات بێبۆن بێ. هەیە ئەیەوێت تامی هێلی تیان بێت. هاشا ئەیەوێت هیچ تامێکی تیان نەبێت. بەگشتی هەریەکەمان بە شێوەیەک حەز لە چاکەیە. بۆیە ئێستا چای سعدەدین لە پاڵچای تێکەڵی چایخانە چەندین جۆری تری چای بۆ ئامادەکردوون و هەمووشیان لە باشترین جۆری چای سەیرانی خاڵیسە. لەگەڵ چای سعدەدین بژاردەی زۆرت لە بەردەستە. چای سعدەدین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست مامۆستا بێستون بە کورتی شتێکت مابوو لەسەر پیتەکان وت ئێستا پۆلی 1 و 2 پۆلی لە کۆی 28 پیتی زمانی کوردی دوو پیت هەرون بووە لەو بینە خۆیان 4 پیت سم بۆ مناڵەکەی خۆم 4 پیتی خوێندەوە ئەوان لە 6 حسابیان کردو لە 4 پیت خوێنراوە هەر 28 پیتیان داناوە بۆ ئەم 25 ڕۆژە جا ئیتر نازم 25 ڕۆژەکە تەلەبەیەکی پۆلی 1 خۆی ئەمانەڵێن بە مناو من ئەمە معلوماتەکە یڵێن بە مناو داوامەکەن 3 ڕۆژ داوام و 3 ڕۆژ لە ماڵەوە تەلەبەیەکی پۆلی 1 ئەبێ هەموو ڕۆژە بچێتەوە بۆ داوام اینجا لە ماوەی مانگەکە 26 ڕۆژەکەات یەکەی چۆنانی 4 جمعی لێلا بە 26 ڕۆژەکە ئەبێ تەلەبەی پۆلی 1 هەموو ڕۆژە بچێتەوە بۆ داوام مناو بنامێنێت تاو یانەوە نامێنێ لە ماوەی ئەوە گەر هەموو ڕۆژێکیش بچێتەوە ڕۆژ هەیە بێ 2 پیت بخوێنێم تەلەبەیە بەبێەوەی هیچ چالاکیکی لەسەر بخوێنێ وەرە فێریکە تۆ جاران مەسەلەن بە هەفتەیەک پیتێکی خوێن چالاکی هەبوو مامۆستاکە لە ڕووی مەسەلەن زۆر لە مەکتەبەکان نەچون شتیان میوەیەکیانە بدەیان و ئەو فڵان پیتە لە میوەیە هەیە یان جاری وا بوو کەباب بۆ نمونێمە زۆر جار لە هێلکەیە سەیرانێکیان پێیەکردین ێستا هەر جۆرێک لەو چالاکیان نەرماوە ئەمە بۆ خۆی کارەساتە کاک حەکیم یعنی ئەمە تۆ کۆیە بڵێ من بەس بەڕێ یەکەم ئەمە خاڵی دوای ئەوە بەڕاستی ئەم پوختکردنەوەی ئەمە پوختکردنەوە نییە ئەمە هەڵبژاردنە کە من بەڕای خۆم لەسەر ئەساسی ئاسانترین بابەت بەتایبەت بۆ جگەل لە یەک ئەوانی تر ئاسانترین بابەت هەڵبژێرە ئیتر بۆ مەرحەلەی دوای خۆی پێویستەیە پێویست نییە تۆ هەڵی بژێرە با لەم مانگا بخوێنرێ و پێشنیار ئەەکەم پێشنیارم ئەوەیە کە ئەم بابەتانە یان دەستکاری کرێ مەجارە 15 ڕۆژمانماوە بۆی داوام کرێتەوە خۆمە ئاەتی قورئان نیقەیچێکە دەستکاری یەکەم ئەم لیژنێ من نازانم کێدایناوە ئێمە وەکو مامۆستایان من باوەڕم نییە یەک مامۆستا لە کوردستانە لە بابەتی کوردیا وتبێتی ئەمە گرنگ ئەمە گرنگ نیە ئەگەر وترابێتیش ڕەنگە لەسەر ئەساسی برادایەتی کێکێ لەگەڵ مشریفەکەیە ئەمە کرابێت کە بەڕاستی دەرکەوتووە زۆر نائیلمیە کاک حەکیم زۆر نازانستیە جا پێشنیارەکەم بخەمە پرسیاری داهاتوو بۆی سپاس دەکەم کاک مسلیم سەبارەت بە لیژنەکەی خۆتان قسە لەسەرەوەی کە لیژنەی پەروەردە و خوێنی باڵاش بڵین لاوازە بەرامبەر بە وەزارەتی پەروەردە وەکو پێویست ئەگەر گوێ شیرین نەگرێەوە دەتوان وەزیر بانکێشتکەن ئەمەتان کردووە لەسەر ئەو دۆخی کە خوێندن تێدایە تا ئێستا 15 ڕۆژ بۆ نمونە داوام کراوە لە کۆی 28 پیت 4 پیت خوێنراوە مامۆستا ژێوی ژیانی وەکو پێویست نییە وەڵاهی ئێمە وەکو باسکردنی ئەو بارودۆخت پەروەردەیە کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە شتێک نەماوە بەڕوون و ڕاشکاوی باسمان نەکرد بێ لە ناو لێژنە لە دانیشتنەکانی لێژنە و وەزارەت لە ناو بڵێن جەلسەی پەرلەمانی لە بانکردنی وەزیرە پەیوەندیدارەکان وەزیری پەروەردە وەزیری خوێنی باڵا وەزیری تەندروستی کۆتا بانکێشتیشمان بەڕاستی یادا شتێک بووە پێشکەشمان کردووەمە وەکو فراکسۆنی کۆمەڵی دادگەری هەر لەم جەلسەی پێشووە بە ئامادەبوونی وەزیری بەڕێز وەزیری پەروەردە وەزیری تەندروستی وەزیری خوێنی باڵاش بۆ ینی قسەکردن لەسەر چارەنووسی پرۆسی خوێندن لە هەرێمی کوردستان چی لێ دێتەوە و چارەنووسی پەیوەندیکردنەوەی قوتابیان بە ناوەندەکانی خوێندن بۆیە ئێمە بەش بە حاڵی خۆمان یعنی قسە نەماوە نەیکەین و لەسەر بابەتەکانە پێشنیاری خۆمان بۆ داومانەتە وەزارەتی پەیوەندیدار بۆی ئیشی لەسەر بکرێ بەڵام وەگەڵ مامۆستا بەڕێزە فەرمی بەڕاستی یان ئیشی لەسەر ناکرێ یاگەن ئیشی لەسەر بکرێ زۆر تاخیر ئیشی لەسەرەکرێ بۆ ئێمە پێمان وایە ئەمەش لە مەساڵحی هەم کاتی سیستەمی پەروەردەیانە هەم لە مەساڵحی مەناهەجی پەروەردەشدانیە کە ئێستا مەناهەج تێک چۆ بەڕاستی وەک ئەو مامۆستا بەڕێزانە باسییان کردیانی تۆ بابەتێک کە سێ بەشی لە سەرەتایانە خوێنی بەشی چوارەمی کە ئەنجامی سێ بەشەکەی پێشخۆیەتی ئەیدەی بە قوتابی مامۆستا چی لێ بکەیانی چۆن بتوانە قوتابی تێبگەێنێ ینی قوتابیەکی پۆلی 1 و 2 بنەڕەتی کە بناغەی نییە ینی بناغەی قوتابخانەوی فێربوونی نییە تۆ تازە پەیوەندیەکە بە قوتابخانەوە ئەبێ سەرەتا جارێ مامۆستا بە قسە و گفتار و زمانی شیرین بە کردداری شیرین قوتابی تێبگەێنێ کە ئەمە قوتابخانەیە ئەمە سیستەمێکی جیاوازە ئەمە ئێرە شوێنی فێرکردن و پەروەردەکردنە ینی قوتابی کرد لەوێ خوێندەواری نیە چۆن نەتوانی بڵێ وەرە ئەم هەموو پیتە بخوێنە لە ماوەیەکی کەمی دیاری کراودا بۆیە بەڕاستی ئێمە پێشنیاری خۆمانمان بووە لە هەموو قۆناغەکانە ئێستاش پێشنیارمان ئەوەیە بەڕاستی ئەم وەزیرە بەڕێزانە یاداشمان پێشکەش کردو بێنە پەرلەمان قسە و ڕوونکردنەوەی خۆیان بکەن چۆنیەتی دەستپێکردنەوەی پرۆسی خوێندن چۆنە چۆن دەست پێ دەکەنەوە بەرنامە میکانیزمیان چۆنە
و بێگومان ئەو بەرنمەیە کە دانراوە بێ کێشە نابێت وەک ئەو مامۆستا بەرزانە باسی کرد ئەوە لە لای ئێمە شێ و پێشنیارانە مامۆسایانی بەڕێ زۆر پەیوەندیمان پێوە دەکەن دایک و باوکی قوتابیان لەسەر سیستەمی ئەلکترۆنی زۆر پەیوەندیان پێوە کردوین وتیانە قوتابیەکانی ئێمە نازانین چۆن پەیوەندیان کەین بەم سیستەمەوە و هیچ ناخوێنن قوتابیم هەیە لەسەر ئەم سیستەمە لە کاتێکدا کە مامۆستا وانەکەی شەرحەکە بەدیار ئەم سیستەمەوە لا چووە خێریکی یاری پۆبجی و یاری ئەلکترۆنیەکانە دواتر بۆم ناچێتەوە سەر ئەم وانە بڵێن پابندی بە وەرگرتنی وانەوە کە مامۆستا وانەکە شەرحەکە یانی ئەمانە هەموو گفترن بەڕاستی ئێمە شتێک نەماوە قسەی لەسەر نەکەین و ئومێدەوارم لە دوای جەژن هەرچی زووە دەست پێ بکاتەوە چونکە بەڕاستی هەر ڕۆژێک کە ئەفەوتێ ئەمە سیستەمی بەوە زیاتر بەرەو شکست ئەچێ ئێمە قەیرانی زۆرمان هەیە لە هەرێمی کوردستانە سەردەمێک ئێمە کە گرفتی داراییمان نەبووە ئێمە ئاخر بێپلانی ئێمەی والێ کردووە کە ئێستا نازانێت چۆن پلاندانێن بۆ ئەم بارە لە ناکاوی لە ئێستا هەیە لە کاتێکدا کە ئێمە بودجەمان هەبوو لە ساڵانی پێشوو لە کابینەکانی پێشووە پلانماندانە ناوە بۆی کە قوتابخانەکانمان تەواو بێکەم و کوڕی و بێکێشە بن کەمی قوتابخانەمان چارەسەرکەی مامۆستایانمان دابمەزرێنین ئێستا مامۆستایانی وانە بێش گرفتیانە نازانن چۆن داوا بکەن ئەم ساڵ لە بودجەی ساڵی 2021 پەرلەمانی کوردستان لە هەفتەی داهاتووە چۆن ئەم کێشانەی خۆیان چارەسەرکەن یەکەم و دووەم و سێمەکانمان هەنا ئەوە تا هەر لەسەر جادن داوای مافەکانی خۆیانەکەن زیکەی لە سەدان قوتابخانەمان هەن کەمی کێشەی قوتابخانەمان هەیە سەدان قوتابخانەمان هە پەیوەندیان بە پێویستی بە نۆژەنکردنەوەیە هەزارە قوتابخانەمان پێویستیان بە دابیکردنی کەلوپەل و پێداویستی ناو قوتابخانە هەیە کە ئێستا کێشەمان لەگەڵیانە کە کێشەی کەمی چاپی مەناهجمان هەیە ئێستاوە کێشەی بەڕاستی تێکچوونی سیستەمی پەروەردەمان هەیە بەڕاستی ئێمە پێمان وایە بەم هەموو کێشە و کەم و کوڕیە کەڵەکە بوانەوە ئەگەر ئێستا پلانێکی باشمان نەبێت لە دیاریکردنی بودجە کە کێشە گرفتە گەورەکەیان دیاریکردنی گرفتی بودجەیە ئەو کاتە مامۆستا شکۆی بۆ گەڕێتەوە کێشەی موچەی مانگانەی نامێنێ کێشەی گەڕانەوەی پلەبەرزکردنەوەی نامێنێ کە ئێمە پێشتری یاداشمان بۆی کردووە بۆچی مامۆستایانە بێ پلەبەرزکردنەوەیان بوەستێ بۆچی مامۆستایان دەرماڵیان بۆ نابەستێ موچیانە فەوتێ مامۆستا بە بارودروف و گوزەرانیان خراپە سیستەمی پەروەردە بەم هەموو کێشە و کەم و کوڕانیەوە قسەی لەسەر ناکرێت چارەسەر ناکرێت پلانی چارەسەرکردنی نیە ئەگەر ئەمانە بەڕاستی بەم شێوە بڕوە بەخوا هەر بەو شێوەیە ئێستا ئامێنێتەوە گۆڕانکارێکی جەوهری تێدا نابێ بەڵام ئومێد دەکەم لە هاتنی بودجە بۆ ناو پەرلەمانی کوردستان داکۆچیی باشەکەین و فراکسیۆنە جیاوازەکان داکۆچیی باش بکەن ئەگەر بەم شێوەی ئێستا بەبێ پلانی بەبێ دیاریکردنی بودجە بڕوا بڕێوە ئەم کێشانەی ئەم ساڵی داهاتووش دووبارە بێتەوە سپاس دەکەین ئینشاڵڵا ئەگەر دەرفەت هەبوو دوایی دەقەیەک دەینەوە لای بەڕێز مامۆستا کاتمان زۆر کەماوە لە 3 دقەیە گەر شتێکت مابێت لەسەر ئەوەی کە وەزارەت گوێ ناگری لەسەر ئەو مەنهەجەکەمێکی خوێنراوە لەسەر کۆتای هێنان بە پرۆسی خوێندن من لەسەر دوسێ خاڵەکە بە خێرایی شڵم یەکەم وەزارەتی پەروەردە کاتی زۆر بە فیڕۆیە ئەمەش وای کردووە کابراڵە لە ڕێدوا کەوتووە لە ئاشپەلاکە ڕێک وەزارەتی پەروەردە وای لێ هاتووە مانگی دوانزەی بە فیڕۆیە مانگیەکی بە فیڕۆیە 2 هەفتە پشی پێش نەورۆزی بە فیڕۆیە ئێستش ئەم ماوەیە کە داوام ئێمە ئیلحاح ماوتان بەلایەکەم یەک ڕۆژی ناو پۆلیش بێت بۆی هەتا ئەلکترۆنیکە سەرکەوتی بەگوێ نەکردین کەواتە بە فیڕۆدانی کاتەکە و پەلە پەردەکردن و هەڵپڕۆزانی کۆمەڵە بابەت کە پرس و ڕابە کەس نەکرا من سەرپەرشتارم مامۆستا بێستون بە سەرپەرشتاری بۆ قۆناغەکانی یەک بۆ 11 پرس بە ئێمە نەکراوە چ بابەت هەڵپەسێرێت ئەمە بەڕاستی بە پەروەردەکانیش نەکراوە بە ئیشاف نەکراویانی بە کەس نەکراوە کەواتە لیژنەیەک لەسەرەوە کە ئاگای لە مەیدانەکە نیە و ئاگای لە ناو قوتابخانەکان نیە قەراری ئەو بابەتانە بۆیە مامۆستا بێستون وتی هەڵانە کراوە ئەمە خاڵێکی تر بۆیە ئێمە شتێبینیمان لە تەکوتنی بابەتەکان هەیە کە ئەبواە پرسوڕایە بکرایان هیچ نەبێت دەستکراوە بینایە مەتەن چەند بابەتێک مامۆستا خۆی اختیاریکە مەسەر شتێکی سنووردا دیاریکرایە ئەوە گرنگە من لەسەر لیژنەی پەروەردە قسەیەکم هەیە ڕێزم بۆ کاک مسلیم بۆ چەند ئەندامێکی لیژنا کە هەڵوێستیان هەیە و قسەیان هەیە بەڵام لیژنەی پەروەردە من بەڕاستی بە لاواز ێزانم ئەوان ژێن وەکو خەڵکی عادی قساکەن یعنی ئەوە لیژنەی پەروەردەی پەرلەمان مەسحێکی مەیدانی بکردا سەردانی مەسەباتات سلێمانی لەگەڵ مامۆستا کۆبواتە لەگەڵ بەڕێوەبەر کۆبواتە لەگەڵ پەروەردەکان لەگەڵ شتێ ینی مەیدانی لەگەڵ خەڵکا قسەی بکردا بزانە بارودۆخی پەروەردە چۆنە لە کۆی لیژنەکە دوو کەس ئۆپۆزیسیۆن بن لە کۆی لیژنەکە کێشەکە کۆمەڵ نهێنەرێکی یەکگرتو کێشەکە ئەوەیە ینی لیژنەی پەروەردە بە زۆرین شتەکان تێپەڕێنێ ئەویش وەکو وەزارەتی پەروەردە چی بڵێ بۆیە سەنێتەوە ینی هەما قسەی وەزارەتی پەروەردەکە بۆی لیژنەی پەروەردە لەگەڵ ڕێزمەکو دووبارەیەکەم بۆ کار مسلیم بۆ هەر کەسێکە کە هەڵوێستی هەبوو کە پێبینیی جای هەبووە
ئەبێت جیابێ لە وەزارەتی پەروەردەکە حەکیمیان کاتێ من ڕخنە لە حکومەت ئەگەم لە وەزارەتی پەروەردەکەم خۆ من دژاتی ناکەم خۆ من ڕقم لێی نییە ڕقم لە وەزیری پەروەردە نییە منیش دڵسۆزی پەروەردەم من ڕاو بۆ چونێکم هەیە هەڵقڵاوی دڵسۆزیمە بۆ ئەم وڵاتە بۆ ئەم خەڵکە بۆ ئەم قوتابی خوێندکارە و پەروەردەیە لەبەرەوە بەڕاستی ئەوان بە هەستیاری لە مابەتەکانی ئێمە تێ نەگەن ئەبێ گوێ لە ڕاجیاوازەکان بگرن و بە گوێشیکەن بەڵام کێشە لەوەیە کاتێت تو ڕایەکی جیاواز ئەڵەی ڕخنە ئەگەری ئەڵی کاکە ئەم شێوازە سەرکەوتو نییە ئەو وازانە تۆ مزادی سیاسی بەسەرەوەی بەداخەوان نیە لەبەرەوە دەرکەوت لە ئەخیرا دەرکەوت کە ئەو بڕیارەی کە وەزارەتی پەروەردە و لیژنەی ڕوبڕینکردنیە بڕارێکی هەڵە بوو و باجەکەشی قوتابی خوێندکار و ئەوانەیە باشە بەس سەبارەت بە ئەوەی کە دەڵێ هەوڵێک بۆی کە قوتابخانە حکمی بڵین لاواز بکرێ خەڵک بچێتە خوێندنی ئەهلی ئەم هەوڵە بەدی دەکەن کە ئەنی ئەمە پاڵپەیوەنانی قوتابی بێ بۆ خوێندنی ئەهلی بچکاوێ خوێندنەڕانەوەستا و سەرکەوتوانە من نازانم ئەو بە بەرنامەیانە بەڵام ئۆتۆماتیکی وای لێ هاتووە ئێستا خوێندنی قوتابخانە ئەهلیەکان و کە بە پارەیە زایدەن ئەو پەیمانگانی کەوانەی زیادە ئەڵێنەوەوانەی خولوانە ئەڵێنەوە بازاڕیان زۆر گەرم بووە لە مقابلە نێوانیش لە کۆرۆنا قازانجیان کردووە قازانجیان کردو لە مقابلە خوێندنی ناو خوێندگا حکومیەکان پاشەکشەی کردووە سوپاس دەکەم مامۆستا بێستون ئەگەر جەنابیشت بە کورتی داقەیەک شتێکت مابێت لەسەر پختکردنەوەی بابەتەکان و سەرنجێک کتێبی لەسەر خوێندنی ئۆنلاینیش وەڵا کاکین کاک حەکیم جارێ خوێندنی ئۆنلاین بەداخەوەکو خۆتە ئەوەی کە هەبوو ئۆفلاینی زانست بوو ینی زانستیان شەداون کردبوو ئۆنلاینی پرۆسەیەکیان کردبوو ئەمە خاڵی دووەم من بۆ خۆم پێشنیارەکەم بۆی کە سوود لەو دقیقی وەرمەچەند دقیقی بۆ پرۆسی پەروەردە زۆر کەمە من پێشنیارەکەم ئەم دەستکاریکردن و پختکردنەوەی بگۆڕێ جارێکی تر دیسان پرس بە کۆمەڵی خەڵکی مەدانی بکەن من مامۆستای 12 و مامۆستای 11 مامۆستاچی گرنگە بۆ قۆناغی داات و چی گرنگە بیخوێنین دیسان پێداچوونەیەکی پیا بکەن ئەمە ئاەتی قورئان نییە وەکو دەستکاری نەکرێ قەیچێکە 15 ڕۆژمانماوە دە ڕۆژیکە بڵێ ئەمانە داغڵە لەگەڵیدا ئەو بابەتی کە تەناو بە ئێمە پۆلی 11 سێ ڕۆژ داوامەکە بۆ سێ ڕۆژەکەی تر کاک حەکیم هاوشانی ئەوە بەڕای من هاوشانی ئەوە لە ئیپەروەردە بێ یان لە ئۆنلاین بێ یان بە هەر جۆرێکە بە مەسەلەن ئێستا لە ساچلی مادەکانیان داغڵ کردو لە ساچلی تری بکەن بە ئیلزامی بۆ تەلەبە بۆی تەلەبە زیاترین بابەتی ئەو قۆناغە خوێنەکەتیاتی ئەو ڕۆژی کە لە ماڵەوەیە بە ئیپەروەردە ئیلزامی بێ لەسەر یانی مامۆستا هەم کەیێتەوە بۆ بڵین دووشەمە ئیپەروەردەی خوێندەوە سێشەمە شتێکی لێ بپرسێت و بۆ امتحانش بۆی داغڵ بێ و جێگەی خۆیەتی بۆ ئەوەی کە نەبێ بین من ئەم پێشنیارم لە مانگی دووەوە ئامادە کردو لەگەڵ جەنابی وەزیر لەسەر خەتم بە اعترافی خۆیان گویان لێگرتم باش دەکە ئینسان بە ئینسافەوە قسە بکە من لەم پێشنیارەیە کە هەردوو کۆرسەکەیان خستە ئەم ساڵەوە بە اعترافی خۆیان گویان لێگرتم و سوپاسیانەکەم پێشنیارەکەم لە دووتی شش لاپەڕیا بوو سوپاس بۆ جەنابی کاک موسلیم کەمتر لە دەقیقە شتێکت مابێت کاتمان نەماوە سوپاس دەکەم وڵی ئومێد دەکەم پرۆسی خوێندن لە دوای جەژن دەست پێ بکاتەوە ئەگەر دەست پێ نەکاتەوە بەڕاستی ئێمە لە شکست زۆر نزیک بووینێتەوە پرۆسی پەروەردە شکست هێنێ و ئێمە گومانمان نییە لەوەی کە وەزارەتی پەروەردە هەمیشە پلانیان هەبووە بەڕاستی کەسی شارەزای لێ کەسی بڵێن بە ئەزمموی تایە بەڵام مەرج ئەوەی بەڕاستی ئەو پلانانە لەگەڵ ئەرزی واقع بگونجێ ئەوانەی کە تا ئێستا جێبەجێ کراون پێمان وایە ئەم سیستەمی ئەلکترۆنی دیسان دووبارەیەکەمەوە ناگونجێ ئێستاوەتە لە پارکەکان لە کافەکان لە سنتەرەکان پێنج دانیشم بە نێرگەلەیەکەوە بۆچی ئەبێ قوتابیەکی ڕۆشنبیر و مامۆستایەکی ڕۆشنبیر لی پترسی کە بچێتەوە ناوەندێکی قوتابخانە دەمامک ببەستێ و ئەشی بەستێەوە پابندی شەوێ بە ڕێکاری تەندروستی کەچی قوتابخانەکە نییە بەڵام نێرگەلەخانەکە و کافەیەکە هەیە بۆیە ئومێد دەکەم بەڕاستی بەم خەمساردیەوە پرۆسی خوێندن نەچێ بڕێەوە بە خەم خواردنیەکی جددی بۆ ڕۆڵەکانی داهاتوو کە ئێستا جیرێکی خوێندەوارمان بڕێوەیە کار لەسەر پرۆسی پەروەردە بکرێ واچیتی پرۆسی خوێندن دوانەکەوێت سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان موسلیم عەبدوڵڵا دایم لیژنەی پەروەردە و خوێنی باڵا کە هەولێرە لەگەڵ مامووی هەروەها مامۆستا عەتا ئەحمەد یەکی سەرۆکیەکی مامۆستایانی کوردستان و مامۆستا بێست محەممەد شارەزای پەروەردە سپاسان دەکەم سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ